جنابی وەزیری سامانە سروشتەکان و بە وەکالەت وەزیری کارەبایشە ئەڵێ ئێمە عقدمان لەگە خاومۆیلەکانە تەواو نەبوو عقدێکی 6 مانگیمانەیە هەچ کاتێک کارەبا بڕا مۆیلەکانیش پێکەن عقدەکانی هەڵنەوەشاتەوە بەڵام ئێمە لە حەڤەی مانگەوە بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی نامەی بۆ من ناردووە و دواییش بۆ ئێوارەکەی لەڕێی تەلەفۆنەوە هەتاوەکو 23 مانگ مۆیدەمانەیە 11 شەو تەلەفۆنی بۆ کراوە لەڕێی پرۆژە ڕووناچیەوە ئەڵێ عقدەکەت هەڵەشاتەوە بە هیچ شێوەیەک هیچ بە مۆیدەکەت مەکە ئێستا لەم بینە هاوڵاتی لە دوای مقابلەکەی جنابی وەزیرەوە هەمووی تەلەفۆنمان بۆ کاڵەوە خۆتا مۆیلەکانتان ئامادەنیە بۆ ئیش پێکردن لەم بینە نازانین ئێمە ڕووبکەینە کوێ نە ئەوەیە گفتێکمان بەرین بڵێ مۆیلەکان ئیش پێ بکەن نەوە بڵێ ئیشی پێ مەکەن یعنی کەسێک نییە لەم شارە ئێمە پەنای بۆ بەرین لە هەولێر لە هەموو شارەکانی دی پەیوەندی پێوە کراوە هەمووی عقدەکەت هەڵەشاتەوە نابێشی پێ بکەی بەڵام تا ئەم دقەیە کەسێک لا نەبووەوە لەسەری جەنابی وەزیر عقدەکان هەڵەوەشاتەوە با بزانین ئەم عقدە ئەگەر هەڵەوەشاتەوە چی ئەم تەلەفۆنانەی بۆ ئێمە کردووە ئەڵێ لە سەری مانگە شایستەدارەکانتان نەدەینێ ئەگەر عقدەکە هەڵەوەشاتەوە بەیامیش مۆیلەکان کە ئێستا نیوەی ئەم کوردستان ئەم شەو کارەبای نابێت 4 ساعتە یعنی با خاوە مۆیدە لە بەرچاوی خەڵک سروک و سوک نەکرێ بڵە کاکە وەڵا ئەوانیشی پێ ناکەم مۆیدیان حازر نییە ئەجایمە مانگی پێش و فیدباکمانێ مانگی دە بۆ مانگی 11 ساعت مۆیدەیشی کردووە ئەگەر ئەڵەتی خۆی پارەبان پێری 500 دینارە یعنی بۆ لە خەڵک ناگەڕێن هەرە بێ پرۆژەکەی بڵن کاکە ئەم پرۆژەی بێ سەڵەسە سەر بگرێت کاکە خۆی جەنابی سەرۆکی حکوومەت دەڵێ بۆ کۆتایی 26 ئێ ساڵێکی ماوە ساڵێک و مانگی ماوە تا کۆتایی 26 با خاوە مۆیدەیشی پێ بکە خاتری هاوڵاتی ئێمە گازەکە لە حکوومەت دەکرین با حکوومەت گازمە بەلاش باتێ لە 5 مقابلی تراوتومە 24 ساعت کارەباڵەکە من پێری بە 3000 ئێمە پابەدین بۆ عقدەوە عقدەمان لەگەڵیان هەیە و نووسراوێکمانەیە لەسەر ئایپاتێک بەڵام بە تەلەفۆنێک هەڵەوەشاوەتەوە عقدەکەەوە وەزیری کارەباش وەزیر سامانە سروشتەکان جەنابی کاکەمال ئەڵێ عقدەکەیان هەڵنەوەشاوەتەوەوانێ با بزانین ئێمە یەکلابینەوە ئایا پرۆژە ڕووناکی ڕاستەکەیە وەزیر بەڕێوەبەری کارەبای سلێمانیەڵە هیچ شتێ لا ئێمە نیە لە هەولێرە ئەو بە ڤۆیسێک ئاگاداری منیکردەوە وەزارە شتێک نەماوە بە ناوی وەزارەتی کارەباوە ئەمە پرۆژەی ڕووناچیە دایرەی کارەبا هەر هەمووی دەمسکراوەتەوە بە پرۆژەی ڕووناچیەوە یەک کەس لە سلێمانی مۆیدەیان نەبوو یەک دانە لە هەولێر مۆیدەکەی دابردووە ئەویش وازە مۆیلەکانی تازە جوان بە فرۆشتوێتی و مۆیدەی تری خستۆتەوە